بۆچی هێرشە ئاسمانی و سەربازیەکان تەنیا لە کاتی شەو و بەرەبەیاندا ئەنجام دەدرێت؟ لە کاتی جەنگ و کێشەی نێوان دوو وڵاتدا زۆرینەی هێرشە ئاسمانی و سەربازیەکان لە کاتی شەو و بەرەبەیاندا ئەنجام دەدرێت. ئەمەش وەک گەورەترین تاکتیکی جەنگ و تێکشکاندنی دەرونی دوژمن لێک دەدرێتەوە، چونکە هێزی دوژمن لە نزمترین ئاستی ئامادەی خۆیدا دەبێت. لە توێژینەوەیەکی پزیشکیدا هاتووە زۆرینەی خەڵک بە تەواوی سەربازەکانیشەوە لە کاتژمێر 3 بەرەبەیاندا تا کاتژمێر 5 بەیانی دەخەون. ئەمەش دەگەڕێتەوە بۆ تەندروستی جەستەی مرۆڤ و کۆنتڕۆڵ نەکردنی خودی. لەم چوارچێوەیەشدا ئەمە کاتێکی باشە تا بتوانیت بەسەر سەربازەکان و دامەزراوە هەرە سەرەکیەکانی دەوڵات زاڵ بیت و دوژمن تووشی سەرسوڕمان بکەیت، چونکە لەم کاتەدا زۆرینەی سەربازەکان یان یەکەکانی بەرگری ئاسمانی پشوو دەدەن یان خۆت شەفت و کاتی دەوام دەگۆڕن. هۆکاری زۆر هەن تا دوژمن لە کاتی بەرەبەیاندا هێرشی ئاسمانی ئەنجام بدات و ئامانجەکانی بپێکێت. بۆ نمونە کاتێک لە تاریکیدا دەست بە جوڵە دەکەن، لە یەکەم دەرکەوتنی ڕووناکیدا گورزی خۆیان دەوەشێن و تاریک و ڕوونی کەشی بەیانی وەک نایابترین دەرفەت بەکاردەهێنن. لە کاتی تاریکی دەستنە ژێر پەردەی شەو و دەست بە ئامادەکاری بۆ جەنگ لە یەکەم چرکەی دەرکەوتنی ڕووناکی دەکەن. کاتێکیش دوژمن لە تاریک و ڕوونی بەیانی گورزی بەردەکەوێت، دەشەوێت و تووشی ترس و قەلەقی و شلەژانی دەرونی دەبێتەوە، چونکە بەرکەوتنی گورزەکە لە قوڵایی خەودا بووە و ئەمە شێواوی و ترسی زیاتر دروست دەکات. لێککەوتەکانی هێرشی ئاسمانی لە بەرەبەیانی تاریک و ڕووندا کاتێکی زیاتر بە هێرشبەر دەبەخشێت تا لە کاتی ڕۆژدا هێرشی دیکە ئەگەر پێویستی کرد بکات و باوردی چاودێری دۆخەکەش بکات. دوژمنیش تووشی تێکشکانی ناوچەیی دەبێت و خۆی بۆ ڕاگەیەندراوی دیپلۆماسی ئامادە دەکات و تەواوی خەڵکەکەشی لە بواری دەرونی وێران و مەینەتبار دەبن. ترس و دلەڕاوکەی زیاتر لە وڵات بڵاو دەبێتەوە.